بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ناڕەزایەتی موچەخۆران و فەرمانبەرە دژی لێبڕینی لە سەدا 21 موچە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەردەوامە و حکومەتیش بێدەنگی هەڵبژاردووە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆدا بە میوانداری بەڕێز عەلی حەمەد ساڵح سەرۆکی فراکسیۆنی گۆڕان باس لەوە دەکەین چۆن موچەی موچەخۆران قەیرانی موچە لە هەرێمی کوردستان چارەسەر دەکرێت. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. لە سلێمانی خۆپشاندانی بەشێک لە چین و توێژەکان دژی دەستکاریکردنی موچە بەردەوامە. حکومەتیش لە وەڵامدانەوەی داواکاریەکان بێدەنگە. داواکاری خۆپشاندەرانی سلێمانی پێدانی موچەی 30 ڕۆژجارێک و هەڵوەشانەوەی لێبڕینی سەدا 21 موچەیە. ئێمە تا 24 ڕۆژەی بەسیترین بەرپرس ناتوەتە ناومانەوە بەتەنها ئەندا پەرلەمانێک هاتووە. هیچ کەسێک ناتوە بەلا ئێمە جۆ لە کێشەکان ئێمە بگرێت کە سوور بە سوورە زانن ئەما بینن کە هەرچی شەقامەکانی سلێمانیە چۆڵە. ئێمە پڕبەدڵ پێمان ناخۆشە کە فەرمانەکانمان پێشێل کردووە. خۆپشاندەران کە لە بەشێک لە کارمەندانی بەڕێوەبەراتی هاتچۆی سلێمانی و مامۆستایان و فەرمانبەران و کاسبکاران پێکاتبوون بەڕێپێوان لە بەردەم باخی گشتی سلێمانیەوە بۆ بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمان بەڕێکەوتن. بەڵام دەرگای نووسینگەی سلێمانی پەرلەمان داخرا بوو بۆیە دەرگاکەیان شکاند و لەسەرەوە لافیتەی ئەم کەلاوەیە بۆ کرێیان هەڵواسی. جگە لە سۆران عومەریش پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی هیچ پەرلەمانتارێکی دیکە نەهاتە نێو خۆپشاندەران. بڕوخیا حکومەت بڕوخیا دوای 24 ڕۆژ کارمەندانی هاتووە موچەخوراوان لەسەر جادە داوای هەق و ماف و قوتی خۆمان کردووە لە بەردەمی پاڵاز و کارمەندانی هاتووە شەقامەکانیان چۆڵ کردووە کارمەندانی هاتووچۆ ئێستا بۆ خۆمان ئەوان یعنی بێزیان نەهاتوێن بۆ لای کارمەندانی هاتووە ئێمە هاتوین دەرگایان داخستووە. یەکێتی نیشتیمانی شەریکێتی ئەگەر ڕازی نییە چیەکە لەو حکوومەتە. سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاند ئەوانەی لە دەسەڵاتدا بەشدارن ئەگەر توانای چاکسازیان نییە با لە حکومەت بێنە دەرەوە و چی دیکە کات بە فیڕۆ نەدەن. ئێوە خەڵکی کوردستان پێویستە چەند شتێک بکەن. یەکەم پارتی دەسی بەسەر داهات و نەوت و هەموو جونگەکانی هەرێمی کوردستان ئاگرتووە و بێمنەتانە حکومڕانیەکە. یەکێتی نیشتیمانی شەریکێتی ئەگەر ڕازی نییە چیەکە لەو حکوومەتە. ئەمە دوو بزوتنەوەی گۆڕان ئەو بزوتنەوەیە بوو کە خەڵک هیوای لەسەر هەڵچنی بەرامبەر دز و گەندەڵ و ستەمکار چۆکدانەدا بەڵام ئێستا بەشدارە لە حکوومەتێکا کە یەکەمین کاری بریتی بۆ لە بڕینی قوتی خەڵک. لایەنەکانی تر بە کۆمەڵی ئیسلامی کە لایەنی خۆمە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی لەگەڵ نەوەی نوێ ئەگەر ئۆپۆزیسیۆن و ناڕازین بۆ ئەم شەقامە بێخاوەنە و چۆڵە کوا لایەنگرەکانیان کوا دەنگدەرەکانیان کوا نوێنەرەکانیان. مامۆستایان و فەرمانبەرانیش لە خۆپشاندانەکەدا بوون. ئەوانیش داوای چاکردنی سیستەمی موچە و باشکردنی ژیانی موچەخۆرانیان دەکرد. ئەوە تا مقەبایەکمان هەیە بینایەک هەیە بۆ کرێ بینای پەرلەمانتارمانێ بینامانەیە جوێ لە میلەتەکە بگرێ بۆیە بڕوخێ و پەرلەماناکە لە کوردستانە دروستکراوە بڕوخێ و حکومەتێک کە پەرلەمانی دروست کرد. ماوەی 24 ڕۆژە بەردەوام کارمەندانی هاتوچۆ و مامۆستایان لە بەردەم باخی گشتی سلێمانی گربوونەوەی ناڕەزایی دژی دواکەوتنی موچە بەڕێوە دەبن بەڵام حکومەت تا ئێستا وەڵامیانی نەداوەتەوە. ئەوانیش دەڵێن تاوەکو بەڵێنی چاکردنی موچیان پێ نەدرێت ناگەڕێنەوە سەر دەوامەکانیان. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاعالی سوپاس دەکەین سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا بەخێر بێن. ئەگەر سەرەتا بەرلەوەی کە بچینە سەر چارەسەری کێشەی موچە دەمەوێت سەرنجی بەڕێز لەسەر لێبڕینی لە سەدا 21 موچەی موچەخۆران بزان. بەناوی خوای گەورەی میهرەبان دیارە ئێمە هەر لە سەرەتاوە وەکو مەبدە باوەڕمان بە لێبڕینی موچە نەبووە باوەڕمان بەم پاشەکەوتە زۆرە بەم لێبڕینە زۆرە ملیە نەبووە و لە سێمانگی ڕابردووشە سەرباری هەر دۆخێک کە ڕوویدا بێ ئەوەی لە توانامان بووە کردومانە بۆ ئەوەی
دژی هەر لێبڕینێ یا هێنانەوەی پاشەکەوتی موچە بووین تەنانەت ئەم جارش کە هاتووە ئێمە وەکو فراکسیۆنەوەی توانی ومانە دژ بووین لەگەڵ وەزیرەکانی شاقسەمان کردووە ئەوە بووە کە بەڵێنی ئەوە دراوە تەنیا بۆ ئەم مانگە بێت و هیوامان وایە ئەو بەڵێنەوەکو خۆی بێتە جی و بە هیچ شێوەیەک دەستبردنەوە بۆ موچە دیسانەوە بڕینەوەی لە 21 یا هەر بڕێکی تر بێ بابەتێکی قوبول کراو نییە بە بیانووی ئەوەی نە کە هەر پارە نییە و هەر ئەمەیە ئەگەر پارە نەبووە من دڵیام خەڵکی کوردستان بیزانیا پارە نییە و بەرپرسەکان و هاوڵاتی ئاسایی وەکو یەکەژی بیزانیا گەندەڵی و دزی و تاڵانی و قاچاخی و ئەمانە نییە خەڵکیش داوای موچەکەی نەیەکرد بەڵام من پێتەڵێم کوردستان ێستا خەرق بووە لە گەندەڵی و دزی و نادادی و تاڵانیە یعنی ناکرێت بە عەلەنی لە بازاڕە نووسنگەی قاچاخی دراوە تەنیا لە یەک خاڵی سنووری حەجمی قاچاخی لە یەک خاڵ مانکانە 25 میلیۆن دلار بێجگە لە کاری کۆمپانیا و کارەکانی تر لە حەجمی فەساد دەتوانین پێ بڵم تەنیا لە یەک خاڵی سنووری 40 میلیۆن دلار بێت لەولەوە ئەوە دۆسەی نەوت لە بەربیلێ 6 دلاری بمێنێ بەهۆی ئەو گەندەڵی لە مەسارف و ئەوانە هەیە ئەوە تاڵانکردنی زەویزار ئەوە کاری کۆمپانی تا دواتر ئەمە خانەنشینی نەیاسایی و بندیوار تۆوەرە ئەمە هەمووی حەلکە ئەو کاتە من دڵنیام خەڵکە گەر بزانێ پارە نییە قسە ناکە بەڵام ئایا ئەکرێ کەسێ دوو کەس یا چەند کەسێک مانگی 35 میلیۆن 50 میلیۆن دلار لە خاڵە سنووریەکان وەرگرن یا لە دۆسیەی نەوتا بەچی وەرگرن دەستی بۆ نەبرێت بەڵام لەولاوە فەرمانبەرێک کە 600,000 700,000 تەنانەت هەیە 350,000 بۆ 50 لێ بڕاوە بە دڵنیاییەوە بە هەموو توانایەکمان دژی لێبڕینی موچەوەسینەوە بە تایبەتی لە مانگەگەر بێت باشە بەس کاگالی هەموو فراکسیۆنەکان بە ئۆپۆزیسیۆن و بەشێکیش لە دەسەڵات دەڵێن دژی لێبڕینی موچە مادەم هەمووتان هەمەهانگن لەسەر بۆچی لە پەرلەمان بە بڕیارێک حکوومەت پابەند ناکەن هەڵی بۆ وەشێنێتەوە مادەم کارە نایاساییش بێت و پشتی بە جیاسایەک نەبەستە بێ بە خۆشت دەڵی گەندەڵی خاڵی سنووری نەود ئەوانە چارەسەر ناکرێت بەڵام دەستیان بردووە بۆ گیرفانی موچەخۆران کاکە حەکیمجان ڕون و ڕاشکاو پێ بڵێم پەرلەمانیان کردووە بە دامەزراوەیەکی بێڕۆحی بێجان مەسەن بۆ نمونە بۆ ئەوەی موچە بە دڵنیاییەوە سەرۆکایەتی پەرلەمان باش کە عیبارەتە لە پارتی و یەکێتی و پارتی بۆ ئەوەی موچەی خەڵک بەباشی بدرێ بێ چاکسازی بکرێوانی ئەبێ ڕێ لە قاچاخی بگرێت ڕێ لە بەتاڵانکردنی زەوی بگرێت ڕێ لە دۆسەی لادانەکانی دۆسەی نەوت بگیرێ ئەگەر ئەمانە نەگیکری بێگومان ناتوانانی چاکسازی بکەیت ئێمە لە مانگی 11 داوای دانیشتنمان کردووە بۆ ئەم هەموو تاڵانی کە من بە بەردەوامی باسەکەم تا ئێستا نەخراتە بەرد لە مانگی 4 داوامان کردووە لە مانگی 6 داوامان کردووە من یەک نمونە بۆ جەنابوویانمەوە ئەوە نزیکەی ساڵێکە بێ حکومەت پێکاتووە کەس تا ئێستا سەرۆکی حکومەت و جێگرەکەی بینیوە بێن بۆ پەرلەمان بۆ دانیشتنی لیژنەکانیش ئەمە بەراورد کە بە ساڵانی ڕابردوو کە ئێمە لە پەرلەمان بوو یا تەنانەت پێشێمەش یعنی من خۆم بە شاهیدی هەموو هاوڕێکانم بە شاهیدی هەموو ئەوەی کە بینیوێتی پوینت بە پوینت لەو خاڵە سنووریانەی لەگەڵ سووریا و ڕۆژاوایە لە برایم خەلیل لە حاجی ئۆمەران لە باشماخ لە هەموویم بە وردی دیاری کردووە لەکوێوە قاچاخیەکرێت حەجمەکەی چەنە چەند کۆمپانیا ئیشەکە چەندێ پارە وەرەگرن هیچەیە زۆر بە وردی یعنی زۆر بە وردی 4 مانگ شەو ڕۆژ خەریکی بوو خستمە بەردەستی حکوومەت خستمە بەردەست سەرۆکایەتی پەرلەمان خستمە بەردەست وەزیرەکان لە مانگی سێوتیان قەرارە دەین چاکێکەکەین ئەوە مانگی حوتە داوای دانیشتنی پەرلەمانمان کردووە لە مانگی لە 11 دوانزەوە بۆ ئەم مەوزوعە نەکراوە داوای دانیشتنی پەرلەمانمان کردوتمان کاکە ئێمە حەلمان پێ بۆ کێشەی موچە فەرموو گوێمان لێ بگرێن با دانیشتن کەین ئەگەر موچەی فەرمانبەرانمان بە باشترین شێوە حەل نەکرد کە هەموو فەرمانبەرێ بتوانێت موچەی خۆروەرگرێت حەقی خۆتانە بۆ ئەمەش دانیشتنیکی پەرلەمان پێویستە بۆی وەزیرە معنیەکان بێن ڕوبەڕووبیان بڵێن 1 2 3 4 بەمە حەلە کرد نایکەن پەرلەمان لەسەر شتانە تاوەکو ئێستا کۆ نەبووەتەوە یعنی من پێتەڵێم ئەوەی کە پەیوەندی بە پەرلەمانە سەرۆکایەتی پەرلەمان بەرپرسیەکەمە لەم دۆخی کە لە پەرلەمانی کوردستانە ڕووەدا ئەگەر نا پەرلەمانتار چی بکە بە دوواداچوونەکە پرسیارەکە داوای دانیشتنەکە کەیسەکانی نێت بەڵام کە سەرۆکایەتی نەخاتە بەرنامەی کارەوە حکوومەت حزوری نەبێ لە ینی ئەتوانی چی بکەیت باشە بەس کاگالی بۆ ئەم حەلە نادەن بە وەزیری دارایی کە لە هەربستنەوەی گۆڕانی شەمادەم
ئێوە پرۆژتان حاضر کردووە بۆ چارەسەری کێشەی موچە پێشتریش چەند خاڵێکتان هەر بڵاو کردەوە بۆ چارەسەری کێشەی موچە و ناتوانێت جێبەجێ بکات؟ کاک حەکیم وە نەبێت نەماندا بێ بە وەزیری دارایی وە بە هەموو وەزیرەکان و بە ئەنجومەنی وەزیران تەنانەت وەزیرەکانی ئەمە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران و لە کۆبوونەوەی لیژنەی باڵای قەیرانەکانە بەڕوونی ئەمەیان خوێندوتەوە بەڵام بەڕاستی ئیرادەیەک هەیە حکومڕانیەک هەیە لە سەروی حکوومەتەوەیە حکوومەت دەسەڵاتی نییە بەسەریا من پێ دەڵێم بە عەلەنی ئیسە وەرە لە بازاری دۆلارەکەی سلێمانی ئەو بەمە نووسنگەیە کە کاری قاچاقیەکە ئەڵێ بارێکت بۆ نمونە بۆ بەهێنم دەفتەرێ دۆلار مەدەیتێ ڕقەمی سیارەکە لێ وەرەگرێ و لە سەیتەرەکەەوە داخڵەکە وەرە ئێستا بە عەلەنی هەموو خاڵە سنووریانەی لەگەڵ ڕۆژاوا و سووریا کۆمپانیایەک تەحەکومی پێوەکە 27 کۆمپانیا لە خاڵە سنووریەکان پارە وەرەگرێت بەس میلاکی وەزارەتی پێشمەرگە بەس میلاکی وەزارەتی پێشمەرگە جگە لە وەزارەتی ناوخۆ ئاسایش و زێرەڤانی و بەرگی و 430,000 کەسە بەڵام پاراستنی حەقلی نەو درراوەتە کۆمپانیای مەسئول و مناڵە مەسئول مانگانە ملیۆنان دۆلار وەرەگرن یعنی توان ئەو هەموو عەرزەی کە لە کوردستانە بە فیڕۆ درراوە بەم حکومەتە تو هەر بەمە توانین معاشی چەندین ما هەڵکەی نێمەمانان پێمان وتون کاکە 1 2 3 5 دۆسیە هەیە کاکە حەکیم من ئەم دوان زەمانە بە درێژایی ئەم دوان زەمانە بە وردی لەگەڵ هاوڕێکانمە ئیشمان لەسەر کردووە یەکەم ئەو هەموو خەڵکەی کە بە ناڕەوا بە پلەی سەربازی و ئیداری ئەوانە بە خانەنشین کراوە بە نەیاسایی 170,000 کەس بە سەربازی خانەنشین کراوە نیوەی ناڕەوایە ئەو هەموو خەڵکەی کرا بە کەمەندامی سەنگەر بە ناڕەوا کرا بە پێشمەرگەی دێرین بە ناڕەوا کرا بە شەهید بە ناڕەوا دوو موچە و سێ موچە و چی واتە ئەم چاکسازە لە خەرجەکانەکە یاساکەی دەرچوە وعدیان داوە لە یەکی حەوت بیخەنە بواری جێبەجێکردنەوە ئەمە فایلی یەکەم زۆر بە وردی ئیشمان لەسەر کرد فایلی دووەم لە خاڵە سنووریەکان ناتوانم پێ بڵێم حەجمی فەساد و قاچاقی و گەندەڵی و کۆمپانیاکاری لە خاڵە سنووریەکانە 100 ملیۆن دۆلارە زۆر بە وردی ئیشمان لەسەر کردو هەموویمان پێداون ئەویشەڵن مانگی حەوت بزین ڕاستە یان فایلی سێم کە فایلێکی گرنگە و گرنگترینە دۆسیەی نەوتە لە پرۆسەی دەرهێنان و گەڕان و پشکنین و مەسارفی کۆمپانیا و خەدەمات و سکیوریتی و کرێی بۆری و فرۆشتن و گەڕانەوەی پارە و دۆلار بە دینار هەموویمان بۆ دیاری کردوون چەندێ پارە ئەڕوا ئەمە وای کردووە لە بەرمیلێنەوە 5 دۆلار بمێنێتەوە لەم دۆخەشە ئەمەشمان بە وردی بۆ دیاری کردوون فایلی زەوی وزار زۆر بەڕوونی پێم وتو زەوی هەیە دراوە بە خەڵک لەم هەولێرە بۆ نمونە شاری خەونەکان باشاگەر تا ئێستا مەترمەتری کردووە نزیکەی بای ملیارێ دۆلار زەوی فرۆشتووە ملیارێ دۆلار هەر زەوی مەتر کە مەتر بای ملیارێ بفرۆشە نیوەی ماوە ئێسا هەر ئەم نیوەی لێ وەرگێتەوە بیفرۆشە ئەمە ملیارێ دۆلار ئەمە بۆ کەمپیزانکۆی سلێمانی ڕاستە بۆ زەویەکانی تری هەولێر ڕاستە بۆ چی ڕاستە توای هەموو باسمان کردووە چاکسازی لە زەوی زارە چاکسازی لە بواری باج و زەریبا کە زۆر بەڕوونی ئەمە هەموویمان باج کردووە چ کۆمپانیا باجەدا باج نادا چۆن لی وەرگیرێتەوە چی ئەمە جگە لە وەرگرتنەوەی قەرزەکان و ئەمانەمان کردووە بە داتای ڕێک و پێک کردومانە بە راپۆرت من کە قسە لەگەڵ تواکەم ئەمانە هەمووی بەو پەڕی وردەکاریەوە خستووەتە بەردەستی حکوومەت داوای دانیشتنی پەرلەمانم بۆ کردووە و لە حەزبەکەی خۆم هەمووی داوا بە حەزبەکەم بردویانە لەگەڵ پارتیا باسییان کردووە بردویانە لەگەڵ یەکێتیا باسییان کردووە بەڵام هەستەکەی ئیرادەیەک هەیە ئەم ئیرادەی زوڵم و فەساد و ستەمکاری و برسیکردنی خەڵکە لەسەروی ئەمەوەیە معقول نییە ینی خەستەخانەکانەوە حاڵیان بێ نەخۆشخانەکان بەڵام خەڵکێکەیە بە عەلەنی لە بازاڕان نووسنگەی قاچاقیدانا بێمانی 35 ملیۆن دۆلار وەرگێ خەڵکێکەیە ئەم ئەیفۆڕەم وەرەقەیە ئەیفۆڕەم وەرەقەیە خەڵکەیە ماگانە لە خاڵە سنووریەکان ئەیفۆڕی ئاوە کووەمەیە فرۆشێت 5 ملیۆن دۆلاری دەسەکەوێت من بە برادران شموتوە ئێمە کە چوینە حکوومەتەوە بۆ چاکردنی ئەمە چوین ئەگەر ناخۆ یعنی من چیم دەسەکەوێت لەوەی کە یەکێتی و پارتی خەریکی ئەمە بن کە من لە بەیانیوە بۆت باسەکەم منیش تەنانەت خۆ تەلەڤیزیۆنمان نییە مەر سایت و ڕادیۆیەکمانەیە سایت و ڕادیۆکەشم پێ بەڕێوە نەبرێت و ببمە شەریکی ئەم دزی و زوڵم و ستەمکاریە ئەگەر چاکسازیەکە بکرێ ئەمانەی کە عەرزی جەنابتم کرد گۆڕانیش نەمێنێ لای من نییە کۆمەڵیش نەمێنێ لای من گرفت نییە گرنگەوەی ژیانی ئەم خەڵکە باش بێ بەڵام بەڕاستی من پێم وایە هەرکێ چاوپۆشی لەم زوڵم و ستەمکاریە بکات لە نەتیجا شەریکەتیە باشە تا ئێستا گۆڕان چاوپۆشی لێ کردووە لەگەڵ یەکێتی بڵین گۆڕان لە ڕەنگە یەکێتی شخاڵی سنووری لەم سنوورە گەندەڵی هەبێ وەکووە و سنوورەکەی تر گۆڕان چاوپۆشی کردووە تا ئێستا لەم زۆڵمە وەڵای ڕەنگ نییە لە هەموو کاک حەکیم لە هەموو شوێنەکەیە طبعا من گۆڕانم گۆڕان چێ خۆ سەرۆکی فراکسیۆنی گۆڕانم یعنی
من ئەمەی کە لێرە باسیەکەم بەخوا لە هەموو کۆبوونەوەکانە هەرچی لێبوو بێت بە سەراحەتر باسم کردووە. باشە بەس ڕەنگە برادرانی شەمجارە چوون بۆ کۆبوونەوە من راپۆرتەکانم بەڵێ برادەرەکانی شەمجارە چوون بۆ کۆبوونەوەم لەگەڵ پارتیم لەگەڵ یەکێتی تان لەگەڵ یەکگرت و کۆمەڵا باسییان کردەوە داوای راپۆرتەکانیان لە منیش کردوتەوە دیسانەوە راپۆرتەکانم بۆ ناردوون و پێنجشەم جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوەی هەیە دیسانەوە هەڵوەستە لەسەر ئەم خاڵانە ئەەکەینەوە ئەم دۆسیانەی کە عەرزی جەنابتم کرد لەگەڵ کوشتنی پەرلەمانە یعنی ئێستا پەرلەمان تەواو ینی تۆ سەریکە ئەوە ژیانی خەڵک ئەوە موچە مرور دەوام ناکە قاچاخیە تاڵانیە لە خاڵە سنووریەکان ئەوە دۆسیەکان هەمووی پەرلەمانیش یعنی هیچ داوای دانیشتنەکەی دۆسیە بەی ناگەی ئەوە بێ دۆسی پەرلەمان من پێم وایە یەکلا بکرێتەوە. باشە بەس لەسەر زەوی کە لە دوێنێش راپۆرتێکی تێر و تەسەلت بڵاو کردبەوە ئێستا بەس بە فرۆشتنی زەوی و وەرگرتنەوەی بەنایاسایی کە ئێستا لە هەولێر و لە سلێمانی و لە شارەکانی تر هەیە با یەک ساڵی موچە زەوی هەیە حکومەت ئێستا بتوانێت بیفرۆشێت و ئەگەر هەیە و بۆچی حکومەت وەری ناگرێتەوە؟ بە دڵنیایی کاک حەکیم خۆشبەختانە منم فایلێک کە ئەمڕۆ بڵام کردو ئەمڕۆ وەزیرێک بردوێتی لەگەڵ حکوومەت و سەرۆکایەتی حکوومەت و ئەوانە باسی کردێەوە هەندێک بەرپرسی حکوومەتش پەیوەندیان بە منەوە کردووە بۆ ئەم دۆسیە واتە ئێستا ئەزانن من نزیکەی 100 زەوی دەتوانم بۆ دیاریکەم طبعا حکوومەت زیاتر چی مساتە حەبێت چووە بەرهێنان بێت چ ئەوانەی شارەوانی بێت لە زاخۆ تا سلێمانی بەڵێ بە دڵنیاییەوە توانرێت یعنی من نمونە شاری خەونەکانم بوێنەوە هەر بەوە موچەی مایە باشە ئەو هەموو زەویە باشەی من لەگەڵ دابینکردنی زەوی و هەموو خزمەت گوزاریەکەم بۆ زانکۆ بەڵام زەوی زانکۆی ئەمریکی 20 زیاتری زەوی زانکۆی سلێمانیە لە سەدا دەی ئەو زەویە پێویست نییە کە نزیکەی 622 زۆنمە نزیکەی 600 دۆنمی زیادە 600 دۆنم لە استراتیژی ترین شوێنی سلێمانیە ئەگەر بکرێتە تاوەری بازرگانی و سەکەنیە زەین داهاتەکەی چیە بفرۆشتێتەوە مەسەلەن من باسی شاری پیشەسازی کردووە لە پارێزگای سلێمانی 1000 دۆنمە لە 2013ەوە دراوە ینی بیدە یەکێ بۆ خۆی مەترمەتری کا بیفرۆشە حکومەت بۆ ئەمە ناکە باسی ئەو زەویە زۆرەی هەولێرم کردووە کە 11 ملیۆن متر دووجایە زەوی لە کەلار عینیشت یعنی زۆرە زۆر دۆسیەی زەوی زۆرە من دڵنیام پەیوەندیار بە موچەوە نییە ئەمە زۆر باشە بۆ موچە ئێمە ئەگەر چاکسازی لەو خاڵە سنووریانە بکەین کە بۆعرەی منبعی فەسادە و لە دۆسەی نەو تا بکەین یاسای چاکسازی وەک خۆی جێبەجێکەین ئەم زەویانە طبعاً کە موچە چارەسەر بوو ئۆتۆماتیکی بەهای زەوی زیادەکە ئەتوانرێت ژێرخانی گەورەی ئابووری و خەدەمات و ئەم وڵاتە ببرێتە مەرحەلەیەکی تر بەڵام ناکرێت چاکسازی نەکرێت هەموو مانگە دەست ببێ بۆ موچەی فەرمانبەران شتێکی لێ ببڕم بە دڵنیاییەوە ئەوەی لە توانامان بێت ژێمەیەک باشە سەبارەت بە مەسەلەی موچە لە مانگی داهاتووە بەپێی یاسای چاکسازی جێبەجێ دەکرێت من لە کاتی ڕێکلام بۆ بەرنامەکە هەندێک خەڵک کۆمنتیان نووسی و پرسیاری لە کاگالی بکە پێشتر وتوێتی هیچ دەرماڵێک نابڕدرێت بڵین بۆ مانگەکانی داهاتوو بەپێی یاسای چاکسازی موچەخۆران کەم ناکات هیچ زانەرێک لەو بارەیەوە کاک حەکیم من وام نەوتووە وەزیرەکان وایان وتووە من وتومە وەزیرەکان لە دانیشتنی پەرلەمانە کە حزوریان هەبووە ڤیدۆکانی دانیشتنی پەرلەمانیش ماون ئەڵێ دەرماڵە نابڕێ ڕێکە خێتەوە دەرماڵە بڕین چییە مەسەن کە ئەڵێ دەرماڵی هاتوچۆوە بڕم بە تەواوەتی لە هەموو کەس وانە دەرماڵەی پایە بە تەواوەتیە بڕم دەرماڵەی مەترسی بە تەواوەتیە بڕم نا وتومان ئەی مەبەستان چییە لەمە وتوانە نەعەدالەتیەکی گەورە لە دەرماڵە هەیە بۆ نمونە وتوانە دوو شۆفێرمان هەیە یەکیان لە وەزارەتی شارەوانی یەکیان لە وەزارەتی خوێندنی باڵای هەمان ئیشەکەن یان نەخێر لەوانەیە ئیشەکەی شارەوانی زۆرترە معاشی ئەو دووەنێ ئەمە باشە وتوانە دەرماڵەیەکی مەترسیمان هەیە بۆ نمونە ئەوەی ئەچێتە سەر عەموود و ئەمە قسەی ئەوانە من بۆت نەقڵ ئەکەوێتە خوارەوە ئەمرێت لەگەڵ ئەوەی لەبەر سپلی دانیشتووە و هیچ ئیشی نییە هەردووکیان وەک یەک دەرماڵی مەترسی وەرەگرن ئەمە عەدالەتی تایە وتیانە ئەمە پێوتێ ڕێخستنەوە بڕینیش ئەوەیە بڵێ بۆ نمونە قەرارماندا بە دەرماڵەی هاتوچۆی سەرجەم فەرمانبەران و مامۆسایان ببڕێ ئەمە بڕینە وتوانە دەست بۆ ئەمە نابێ تەنانەت لە
ڕێکارەکانی ئەنجومەنی وەزیرانی شاکە بڵاو کراوەتەوە من ئەو کاتە بە درێژایی ئەو کاتە لەسەر خەت بووم بۆ بەتایبەتی وەزیرەکانی خۆمان لەوێ بوون ئەوان دڵنیاییاندا بە ئێمە لە ڕێکارەکانی شاوشەی بڕین بەکار نەهاتووە تەنیا ئەو تەنزیماتەی کە عەرزی جەنابتم کرد ئەمە قسەی وەزیرە یعنی پەرلەمانتار قسەی خەڵکە بە پرسیاری خەڵکە بە داوای وەڵامەکەی وەرەگرێتەوە و نەقڵیەکاتەوە باشە بەس ئەوەندەی کە زانیاری تێبێ پێرەچێ موچە بۆ مانگی داهات و کەمتر بکرێتەوە یاخود هیچ زەمانەتێکەیە کە وەزیرەکان خۆیان باسییان کردووە حکوومەت دەڵێ بۆ یەک مانگە و لێبڕینە زەمانەت هەیە یاخود دەرماڵە نەبردرێت و کەم نەکرێت وەڵی جا کاک حەکیم ئەم قسە ماڵە لەسەر هەموو وەزیرەکان کام ئەڵێم هەموو وەزیرەکان بەوانەی ئێمەشەوە باش ئەوان طبعا ئەمە نە ڕێی پەرلەمانی تیابووە نە قەراری پەرلەمانی تیابووە نە ئێمەی تیابۆ هیچ نەبووە قەراری خۆیان بۆ ئێمە دژین وەکو مەبدە من لەگەڵەوە ئەمەوەی 3 ملیۆن دینار بە ناحەقی وەرەگرێ و بندیوارە بیبڕە ئەوەی خادەنشینی نایاسایی بیبڕە ئەوەی وەزیری نایاساییە بیبڕە بەڵام فەرمانبەرێکی داما و 400,000 وەرەگرێت چی ئەبڕیت 400,000 بە 50 ڕۆژ کەی لێ بڕینە ئەمە چویشدانی ڕێگە بەمەدا و ئەبێ ئەوان خاوەنی قسەی خۆیان بن و خاوەنی بەڵێنی خۆیان بن من پێم وایە گۆڕانیش بەڕاستیە بێتر لەسەر ئەم جارە ئەم بڕینە هات و هەرواشمان وتووە واشەڵێن قەراری بڕین نەدا بە هیچ شێوەیەک رازی نەبێ بە قەراری بڕین چونکە چاکسازی نەکراوە ئەگەر هەرچی دزی و گەندەڵی و قاچاقی خاڵە سنووریەکانە چاک کراو خانەنشین نایاسایی و بندیوار بڕاو دۆسەی نەوت ڕێک کرایەوە و ئەم دۆسەی زەویانەی کە عەرزم کرد چاک کرا دوای ئەمانە ئەگەر پارە نەبوو بەخوا خەڵکیش گلەی ناکات بەس تۆ دەست نەبەی بۆ هیچ لەوانە و یەکسەر بنیشە بە موچەی خەڵکەوە بەڕاستی ئەمە نەلای ئێمە قبوڵە نەلای خەڵک قبوڵ باش ئەگەر مانگی داهاتوو هەڵوێستی بەڕێستان و فراکسیۆنەکەتان چی دەبێ ئەگەر ئەم لە 121 بەردەوام بوو یاخود زیاتریش کرا ئێمە بەتوندی دژەبینەوە و کۆبوونەوەی جواتمان هەیە ڕۆژی پێنجشەمە من لە کۆبوونەوەی جواتی شەمە باسەکەم و پێویستە وەکو قەراری گۆڕان بدرێ بە وەزیرەکان باشە بەس وەکو خۆت وەکو سەرۆکی فراکسیۆنی گۆڕان بۆ چونتان جیاوازە لە حیزب سەبارەت بەمانەوە لەم حکومەتە زۆر جا بەڕێزت وتوتە ئەگەر چاکسازی ڕاستەقین نەکرێت شەرمە لەم حکومەتە بمێنینەوە وەڵی ئەمڕۆ من برادێکیش لە برادێکش لە خانەی ڕاپەڕان قسەی کردو من بەوە ناساوم سەریحم یعنی لە جوات لە کۆبوونەوە لە هین باوەڕی خۆم و ئیمانی خۆم بە هەموو سەروەتی دنیا ناگۆڕمەوە باش بە هەموو سەروەتە دزراوەکەی پارتی وێچێتی ناگۆڕمەوە من زۆر بەڕوونی وتومە من کە چاوم لە دینارێکی دزی نەبێ چاوم لە دینارێکی حرام نەبێ تەنانەت خانەنشینی یاسایی بۆ خۆم بەڕەوا نەبینم کە ئەتوانم تا ئەخیری عمرم وەریکرم باشە چۆن قبولی کەم خەڵک بە شەریکی ئەم دزی و تاڵانی و قاچاخیە و ڕێگری و سەرانە و حیوان هێنان و ئێستا تۆزانی مانگای ئۆنلاین دروست بووە باشە دوای بۆ باسەکەم مانگا ئۆنلاین چی باشە من چیم دەسەکەوێ خەڵک بمکا بە شەریکی ئەمە باشە ئێستا یعنی وای لێ هاتووە نەک جوتیار بووە بەو ئەوەی خەریکی حیوانداری و ئەوەش ئێستا دوێنێ لە دۆسەیەکمانە کۆڵیوە لای ئەوەی ئوڵوبە منطق وتیان باسی ئەوان کوتیان حیوانی ئۆنلاین و چی وتم حیوانی ئۆنلاین چییە کاکە وتیان کاکە ئیسا ئەمە قاچاخی هاتووە سەری حیوانی بچووکەوە نییە بزنومە ڕوئانە بە 35,000 بۆ تێرن بە قاچاخی واتە نابێ بێت نسبەیە دیاری کراوە نابێت بێت لەوێ زیاتر مانگا و گا و حیوانی گەورەش سەر و بە 100,000 ئەمە کۆدەکەی ئەوەیە پێڵێن حیوانی ئۆنلاین کۆدەکەی چۆن یەلکەی قاچاق لە سەیتەرەکانی ئاسایش پێوتێ باری تایبەت یعنی مەسەڵەن کۆدەکەی ئەوەیە ئەو بار هەڵگرەی کە قاچاق هێنا هیچ وەرەقەیەکی گومرگی پێنیە چێتە سەیتەرەی ئاسایش و ئەڵێ چییە کۆدەکەی وێڵێ باری تایبەتم پێڵێن بڕۆ ئەمە کەیتریش ئەڵێ ئۆنلاینە بڕۆ لەم ناشۆ طبعاً لای سنووری سووریا ئەوانەوە هەمان شت هەیە یعنی لە هەردوو لا هەیە و من جیاوازیش ئیشم کردووە کە حەکیم بە شایدی هەموو خەڵکی کوردستان چەندێک قسەم لەسەر باشمار کردووەنم لەسەر برایم خەلیل کردووە چەندێک لەسەرینم کردووەنم لەسەر سووریا کردووە چەندێک لەسەر عەرزی سلێمانی کردوومە وتومە ڕاپەڕین و ئەواڵ و بەکرەجۆ تاڵانەکرد لەسەر عەرزەکانی هەولێر و ڕێی مەسیف و کوێ کردوومە لەسەر هەمووی کردوومە و پەرێزیشمان زۆر پاکە کەواتە من چیم دەسەکەوێت لەوەی بەڵام ئەگەر خۆزگە چاکسازیەکرا خۆزگە ئەم چاکسازیەکرا ئەشهدوو لەسەر ئەوە قسەش بێمە بوو ترایە قەیچێکە بەڵام خۆ ناکرێ هەر گەندەڵیەکە بەردەوام بێ هەر چاکسازیەکەش بکرێ من بە شەریک بزانن
ڕێی من ڕوون و ڕەوان ئەمەیە و بە برادرانی خۆشمانم وتووە ئەگەر ئەزانن قسەیەکی کۆنکرێتی لەگەڵ پارتی وێچێتیا بکەن ئەگەر ئەم خاڵانەی کە گرنگە بۆ ئایندەی وڵاتەکەمان بکرێ بەخوا کێشەی موچە نامێنێ وڵاتە بژێتەوە عەدالەت دروستە بێت جێبەجێکرێ هەر زۆر زۆر باشە و خەڵکیش قسەت پێ بڵێ تا ڕادێک لە بەردڵتایە بەڵام ئەگەر ئەمانە نەکرێ و ئەمانە هەر بەردەوام بوون لەسەر ئەم زوڵم و فەساد و ستەمکاریە کە من هۆکار نیمتیایە بۆچی خەڵک قسە بە من بڵێ کاک حەکیمە من ئەم ڕای من تازە نییە ئێمە 2015 ئەوانە کە لە حکوومەت دەرکراین باشە ئەوە بوو تقریبا 34 موچە تا ئەخیرەکەی پاشەکەوت کرا هەشت موچە شەر نەدرا من بە برادرانی خۆمان وتم کاکە حەق نییە ئێوە ڕەخنە هەندێک برادری ئێمە بوو کادر و هەڵسوڕاوانە یەکگرت و کۆمەڵ بگرن ڕاستە ئەوان لە حکوومەتەکان ئێمە لە حزوری قەراری سیاسیان نین ئەنجومەنین دەرکراوین بەڵام بە دڵنیاییەوە یەکگرت و کۆمەڵ نە هۆکاری ئەمن نە حەزیشیان پێ بەرپرس ئەمە بۆ گۆڕانیش ڕاستە ینی من هەندێک جار گلەی یەکەم لە هەندێک کادری یەکگرت و کۆمەڵ ئەو حکومەی ئێستا بەسەر گۆڕانایە ئەو کاتە بەسەر ئەوان نابوو بەس بەخوا نە ئەو کاتە ئەوان تاوان بار بوون نە ئەو کاتە ئەوان هۆکار بوون نە ئێستا ئەوان هۆکار بن بەڵام نابێ ئەم جۆرە لە شەراکەت و قبول بێ ڕاستە تۆ هۆکار نیت بەڵام بەرپرسی ئەگەر پێت چاک ناکرێ ئەبێ مراجعی ئەو اتفاقی بکەیتەوە هەڵوێستی خۆتەعلان باشە بەس بە ڕاشکاوی بەڕێز پیاوێکی ڕاشکاویشی یعنی هیچ لە ماوەی ساڵێکە ئەو گەندەڵیە ئەو زوڵم و نادەدەی بەرامبەر خەڵک بەردەوام بوو لە پێشتر لەم کابینە هیچ گۆڕاوی شتێک هەڵگیراوە هیچ من ئەمە حاڵی نەکردووە نەکەم نەبووم ئەو قاچاخەی بۆ نمونە نەوت هەروەکو خۆیەتی و نەوت ئەتوانین بڵێن پارە شیرینیەکان پێشتر هەبوو وەرگیرا ئێستا ئەویش نەماوە بەڵام دۆسی نەوتۆکو خۆیەتی چەندێ پارە دیارەوانە بەڵام ئەو قاچاخی و دزی و تاڵانیە ئێستا هەیە بەخوا 3 ساڵ پێشێسەنەوە ئێستا بە عەلەنی و بێمنەتی نووسینگە حەزب هەیە گروپ هەیە لە حەزبە لە خاڵێکی سنووری حسابمان کردووە ئەمشەو 40 ملیۆن دۆلاری بەکاری کۆمپانیا و بە قاچاخی و بە ترانزیت دەسەکەوێ بەڵام دەخلی هەموو حکومەت لەو خاڵە سنووریە 15 ملیۆن دۆلارە ئەمە 3 ساڵ پێشێسە نەبووە کاکە تۆ ئەزانی یەکێک لە بازرگانیە هەرە گەورەکانی کوردستان جگەرەیە من لەسەر ئەم قسە مەسوولم لە 180 بۆ 85 جگەرەی کوردستان بە قاچاق داخڵە بێ گومرگ نادەن لە کاتێکا باجی جگەرە لە 150 بەهاکەیەتی ئەمە نەبووە پێشتر ئەمە نەبووە کاکە پێشتر ئەمە نەبووە سوپاس دەکەم ناوبڕێکمانێ دەگەڕێن بە وڵات بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنە
برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز کاگالی یەک پرسیاری تر لەسەر حکوومەت دواتر دەچینە سەر هەرێمی بەغدا ڕێک دەکەون سەبارەت بە کشانەوەی خومانەوەی بزوتنەوەی گۆڕان ئەگەر بڕیاری بزوتنەوە کە لای بەڕێزت بێ تۆ ئێستا لەگەڵ کشانەوەی لەم بارودۆخە و کوڕەی شەخسی خۆت هەرچەنە لە ئینی حزبیە ینی وە ئوسوولەکەوە قەراری خۆت لە کۆبنەوەی جڤاتا باسەکەی یا لە کۆبنەوەی سەرکردایەتی حزبەکە باسەکەی بەڵام ڕێی من ڕوون و ڕاشکا ئەوەیە بە یەکێتی و پارتی بوترێت یعنی 1 2 3 4 و سەقفە زەمەنیەکە کورد بکرێتەوە جێبەجێ بکرێ باشە جێبەجێ نەکرێت ینی هیچ پێویست نییە من بەم دۆخە بمێنەوە باشە سەبارەت بە مەسەلەی کوردکردنەوەی زۆر خەڵک باس ڕخنەی هەیە لە یاسای چاکسازی دەڵێن پارتی و یەکێتی بۆ نمونە گەندەڵی خاڵە سنوورەکان کە بەڕێزت بە دوارە چونت بۆ کردووە باسی 100 میلیۆن دلار مانگانە بڵین کە 190 میلیاری پارەی خۆمان دەکا ئەمە لە مەسەلەی گەندەڵی نەوت لە مەسەلەی زەوی و زار هاتوونەتە سەرەوەی ئایەکی خانەنشین ڕەت دەکاتەوە بچووکردنەوە نیە لە کاتێکە باز وەکە کە موچەی خانەنشینی پلەباڵەکان ناگاتە 7 میلیار لە ساڵێکە بەڵام خۆت دەڵێی موچەی بڵێن گەندەڵی یەک مانگی خاڵەسوونەکان 100 میلیۆن دلارە بە دڵنیا من بچووکم نەکردەوە تۆ کاک حەکیمنەوە بەڕێزەکەین هەر باسە نەکردووە و من بە دڵنیاییەوە ئەوەی لە خاڵە سنوودیەکان و لە نەوت و لەوانەڕکوەدا هەرگیز بەراورد ناکرێ بە موچە بەڵام ئەوە خەڵکە یعنی دەنگی داوە بە پەرلەمانتار ڕاستە خۆ چاوی لە سەرەتی پرسیاری لەکە و خۆشیەکەی ئەوەشە ینی من دیفاع لە پەرلەمانتار ویش پەرلەمانتارێ ناکەم و تااندی خۆشم لای خۆمەر بڵاو نەکردوێتەوە بەڵام کەس باسی وەزیر ناکە کەس باسی سەرۆکی هەرێم ناکە کەس باسی سەرۆکی حکوومەت ناکە هەموو تەرکیزەکە لەسەر پەرلەمان و پەرلەمانتارە ئەمە شۆکارەکە بۆ ئەوەیە کە خەڵک ڕاستەوخۆ پەرلەمانتاری هەڵبژاردووە ئەگەر نا ینی ئەگەر خانەنشینی هەموو پەرلەمانتار بکرێ بە 0 500 کەڕەتی 6 میلیارد دینارەکە تقریبا 2 میلیۆن و نیو دۆلارەکە ساڵانە بەڵام بەس قاچاقچی 2 میلیۆن و نیو دۆلارەکە هەموو موچەی پەرلەمانتار مانگە بەس قاچاقچی خاڵە سنووریەکان من پێتەڵێم لە یەک خاڵە 25 میلیۆن دۆلارە لە یەک خاڵە هەموو موچەی پەرلەمانتار بە هەموو خولەکانەوە بە تەقاعودی و بەبێ ئێسەشەوە بە هەموو خولەکانەوە یەکسانە بە 2 میلیۆن و نیو دۆلار بەڵام حەجمی قاچاقی لە باشماخە 20 بۆ 25 میلیۆن دۆلارە لەو خەتەی ئاسایشەوە کرێ و دڵنیام لە فیشخابور و لەوانە ئەو پارەی کۆمپانیان دەستێکەوە زیاترەوە باشە بەراوردیکە بە معاش پەرلەمانتار بەڵام خەڵک حەقی خۆیەتی خەڵک حەقی خۆیەتی عەلی حەمە ساڵح من دەنگم پێداوی ڕۆژتوویتەتە پەرلەمانتار پەرلەمان تۆ چیەکە یعنی خەڵک حەقی خۆیەتی پرسیارکە پرسیاری موچەتەکە پرسیاری ژیانتەکە پرسیاری ماڵتەکە پێم وایە ئەمە بێت لای من و لای هەموو پەرلەمانتارێکش تەبیعی بێ کە تۆ خۆ هەڵبژارد و داوە لە دەنگ لە خەڵکرە بێ قبوڵ بێ خەڵکە پرسیار باشە 4 دقەیەکمان ماوە بە کوردی چەند پرسیارێکی سەبارەت بە ڕێکەوتن لەگەڵ بەغداد
زۆرجار بەڕێز جەخت لەو دەکەی و باشین ڕێگە چارەیە هیچ بەرەوپێشتونێکی ڕێکەوتن بکرێ من ئەمەم بۆ ترساندن نییە کاک حەکیم ئەمە واقعەکە حەزەکەم لە ڕێم کەناڵە بەڕێستانەوە باسی کەم وەکو دوا دەرفەت و ئەمە بۆ مێژووی ئەمێنێتەوە بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا ڕێنەکەوێت یەکەم ڕێکەوتن لەگەڵ عێراق دووەم ئەو چاکسازیەی لە خاڵە سنووریەکان و یاسای چاکسازی وەک خۆی ئەوەی خانشین ناسای و بندیوار جێبەجێ نەکرێت لەگەڵ مراجعەی دۆسەی نەوت و زەویزارە نەکرێت واتە ئەم چوار پێنجشەنگاوە نەکرێت واتە لەگەڵ عێراقا ڕێ نەکەویت چاکسازی لە داهات و خەرجیان نەکەی قەیرانێ دروسە بێت لە هەرێما چاوەڕوان نەکراوە باشە ئێستا لە چاویا هیچ نییە بەڵێ لەگەڵ عێراق ئێستا ڕێک دەکەون طبعا عێراق مەرجەکانی زۆر زیادی کردووە بۆ زانینە زۆر زیادی کردووە مەرجەکانی بە بەراورد بە سەردەمی عادل عەبدولمادی و تەنانەت مالکی و عەبادیش مەرجەکانی عێراق زۆر زیادی کردووە بەڵام دیدی من ئەوەیە جگە لە ڕێکەوتن لەگەڵ عێراق حەلی ترن نییە و ڕێکەوتن لەگەڵ عێراقا ڕێکەوتنیەکی دارایی نییە هەرێمی کوردستان ئەتوانێت عێراق بەکاربێنێ بۆ حیمایەکردنی هەرێمی کوردستان ئەگەر نا ئەمڕۆ قسەیەک بە ناوی ڕێخەری گشتی گۆڕانەوە بڵاو بۆتەوە قسەیەکی دقیقە کاکە فشاری تورکیا و مەترسی تورکیا لەسەر هەرێمی کوردستان مەترسیەکی ئەجگار گەورەیە عێراقە بێ بەکاربێنی بۆ حیمایەکردنی هەرێمی کوردستان هێنا هەرێمی کوردستان حیمایە خۆی پێ ناکرێت زۆر بە دڵنیاییەوە واتە ئەبێت لە چوارچێوەی عێراقا بەرامبەر تورکیا ئێران هەرچی خۆ پارێزی ڕێکەوتنەکە ڕاستە داراییە بەڵام ئەوەیە ڕەنگە ڕاست هەندێک خەڵک تووڕەیە لەم دزیە لەم زوڵمە لەم فەسادە مەسوولە بینیە لە شەوێکە 1 ملیۆن دۆلاری لە قمارە دۆڕاندووە بەڵام بە دڵنیاییەوە تورکیا بێت ئەوە نییە بڵێ باشترە بێت لەمە ئێسا بچووکترین جوڵانە و بەرگریە بێ وەکو شەرناخیلیەکە باشە بەس سەبارەت بە یاسای چاکسازیش جێبەجێ دەکرێەوە خۆی یاخود گومانت هەیە جێبەجێ بکرێ وەڵی کاکە حەکی من پێشتری شوتومەم تۆ ئیش مەرحەلەیە هەندێک برادایان بۆ یاساکە جێبەجێکردن بۆ دەرچێ ئەوەنەوە گەر من بە قسەی هەندێک خەڵکم بکردا باید جی یاساکە بماسەوە وتم کاکە ئێمە بە یاساکە دەرکەین دوایەوە شەڕی جێبەجێکردنیەکەین خۆ گەر یاساکە دەردەکچێ ناتوانین شەڕی جێبەجێکردنیکەن ئەیان و ڕەتیکەنەوە باشە من کاکە خۆ معاشی پەرلەمانتار بێتە 2 ملیۆن باشە هەر 6.4 دەکە بێت 2 ملیۆنەکە باشە ئێساڵێن لەیەکی حوتۆچێتە بواری جێبەجێکردن ڕێنمایەکان دەرچووە تالیماتەکان دەرچووە ئەرکی ئێمەیە ئەرکی خەڵکی کوردستانە ئەرکی هەمووە چاودێریکەین جێبەجێکەین بە تایبەتی وەزیرەکانی گۆڕان من حەقی خۆمە لەوان بپرسم من دەنگم بۆ ئەوان داوە لە پەرلەمانە و بەهۆی ئەوانیشەوە دەنگم بۆ حکومەتە داوە لیان پرسین گەشت نەکوێ و ئاسانیشە مانگانە 3 مانگ جارێ 2 مانگ جارێ فەرموو کاکە چیت کرد چەندێ پارە گەڕایەوە بۆ خەسێنەی دەوڵەت چۆن بۆ ئەوەی خەڵکیش نەڵێ خۆ بۆ معاشواز لێبێنی ئەمانە هەرەی دزن خۆ بۆ بندیوار ببڕێ ئەمانە هەرەی دزن بۆ 2 موچە بڕێ ئەمانە هەرەی دزن وەڵامی ئەمانە هەرەی دزن بە چییە تۆ مانگانە بزانی چەندێ لە مەصارفی حکومەت کەمی کردو باشە دووە پرسیام سەبارەت بە وەرگرتنەوەی قەرز لە بازرگانەکان کە خەڵکی دەسەڵاتدار و خەڵکی بڵێن سەرۆکی حیزبی ئۆپۆزیسیۆنیشی تێدایە جێبەجێ دەکرێت 820 میلیارد دینار کە بەشی موچەی نزیکی موچەی مانگێکی فەرمانبەرانە بە دڵنیاییەوە یاساکە کەوتەتە بواری جێبەجێکردن ڕێنمایەکانیش دەرچووە و من لێت نەشارم و ئەم پۆپۆلیزمەی کاکرێ زۆر خراپە کاک حەکیم یعنی بە تایبەتی و برادرانی کە تۆ باسێ کرد من ئەمڕۆ جێی نیگەرانی ینی ڕسمی هەر 4-5 حزبدانێ یعنی تۆ ئەبێ مەسەن بۆ نمونە ئەمیری کۆمەڵ ڕێخەری گشتی گۆڕان نەبینێ مامۆستا سەلاح گۆڕان نەبینێ هەر خەریکی شەڕە یعنی حزب کۆبوونەوەی سیاسیشەکە ئەمە بەڵام ئیسلاحەوەی هەریەکە لای خۆیەوە دەست پێ بکە فەرموو کاکە تۆ قەرزەکانی بەرەوە فەرموو کاکە تۆ ئیلتیزاماتە مالیەی لەسەر جێبەجێکە فەرموو عەلی حەمە ساڵحیش تۆش ڕازی بە بەوەی بندیوارەکانی گۆڕان ببڕێ یەکێتی و پارتیش بەڵام ئەم پۆپۆلیزمەی کە دروست کراوە بەداخەوە بۆ بەرامبەر هەموو سەر حزبەکان هەنی نەکەوەی بەرامبەر بەینێکی دیاری کراو و یەکێ لە خاڵەکانی ئەوەیە من هیوادارم ئەو بەڕێزەیەکێتی و پارتی خەجاڵت کە یەکێتی و پارتی بەوە خەجاڵەتەکرێ تێگەی بەیانی بێت بڵێ کاکە ئێوە نەتانتوانی قەرزەکان لە هیچ کۆمپانیایەکی خۆتان وەرگرنەوە نەتانتوانی بندیوەلەکان ببڕن ئەوە فەرموو من قەرزەکەم داوە با بدرێ بە موچەی خەڵکی کوردستان ئێمەمانەن حیمایەکەن بزانین ئەدرێ بە موچە و ئەو کاتە بە دڵنیاییەوە خەڵک بۆی دەرەکەوێت کە فعلەن ئەمە جیاوازە لە پارتی لە یەکێتی کورە جیاوازە لە یەکگرتوو کۆمەڵی جیاوازە لە گۆڕانیش بەڵام
بەوەی کە ڕەشکردنی هەموو خەڵک یعنی کۆمەڵ ئەبێت چی کردبێ لە وڵات هەیە گرتووە بێت چی کردبێ گۆڕان ئەبێت چی کرد ڕاستە گۆڕان لە حکومەت شەریکە و مەسئولیەتی لەسەرە بەڵام لەکوێ ئێمەمانە نەبێت چیمان کرد بێ فەرمو 1000 ساڵی تر سەرۆت و سامانی ئێمە لێکۆڵینەوەی لەسەر بکرێت و تابمان کەن بە فاسی لەو سەرۆت و سامانی خەڵکی تریش لێکۆڵینەوەی لەسەر بکرێت بۆیە ئەم فۆرمە لە حەزبایەتیش بەڕاستی بەقەدەر فەساد مەترسیدارە. بەڵێ سوپاس دەکەم کاگالی سوپاس بۆی بینەرانی بڕێ سوپاس بە هۆکارانم خواتان.